ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە وەرزیابین و پشۆکاندا لە سەرجەم ناوەندەکانی لە شار و شارۆچکەکان ژمارەیەک خولی پەروەردە و پێگەیان و ئاینی دەکاتەوە. ناوەندی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیان ساڵانە خولی بەهێزکردن و فێرکردنی زمانەکان و پەروەردە و پێگەیاندن بەڕێوە دەبات. ڕێکخراوی قوتابیان جیاواز لە شوێنەکانی دیکە ڕێکخراوێکی قازانجنەویستە و بە چەندین شێواز هەوڵ دەدات فێرخواز سوودمەند ببێت. ڕاستی ئێمە دوو ئامانجمان هەبووە لە کردنەوەی ئەم خولانە. یەکەم ژمارەی کردنەوەی خولەکان و زۆربوونیان زۆر بووە. لە ئێستاە دانانی پەیمانگایەک دروستکردنی ڕێکخراوێک هەر یەکێک لەمانە بۆ بە شتێکی ئاسایی هەموو کەسێک کە توانێت بیکە، بەڵام ئەوەی گرنگە کەسێک لێرە خۆبەخشانە بیکە، لێبوردانە بیکە، بەڕێکی کەم قازانجی بوو، یعنی قازانجنەویست بێ. ئەوەی ئێمە لێ برەوەرمان گرتووە شتێکی زۆر ڕەمزی بووە، دابینکردنی دوو مەنهەج بووە، دابینکردنی قەتاسێ بۆ بە خوێندکارەکانمان، پاس بۆ بە خوێندکارەکانمان و بینا و ئەوانە کە شتێکی ئاسایی و پێویستە کە هەرە بێ هەبێ. ژمارەی خولەکان کە بەشداربوانی ئێمە تقریبان 300 لە بە هەردوو داوامەکەمانەوە. داوامی کوڕان و کوچانمان جیا کردێتەوە. ئێمە هەوڵمانیەوە دەرزێکی پەروەردەییمان هەبێ، لێرە مامۆستای تایبەتیان هەیە، مەنهەجی تایبەتیان هەیە. ناوەندی هەڵەبجا بۆ گشت ئاستەکان خولی کردوێتەوە و زیاتر لە داست بەشداری وانەکانی ڕێکخراوەکە دەبن. لای خۆشانەوە فێرخوازان ستایشی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەن کە ماندوونە ناسانە لە خزمەتی قوتابیاندان و لە گشت بوارەکان داوانە دەوترێتەوە، بەتایبەت وانە پەروەردەیی و ئاینیەکان. من یەکەم ساڵمە بەشداری لەم دەورەیە بکەم، بەڵام ئیسفادەی زۆرم لێ کردووە، نەک لە ڕۆی گرامەریۆ. ئێمە یەک دەرزە کە گرامەرە خوێنین، بەڵام لە زمانیەکەیە ئەتوانین قسەیشی پێ بکەین و ئەتوانین ئەوە نیە مامۆستاکەمان شتێک بڕوا بەسەریا و یەکسەر لێمان نەپرسێتەوە، وەک دایک و باوک وایە بۆ ئێمە، دایک و باوکی دووە من بۆ ئێمە. ئەم قوتابیا ساڵانە بەشداری خولەکانی ناوەندی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیان دەکات، وەک خۆی باسی دەکات لە گشت بوارەکاندا سوودمەند دەبن و لەگەڵ وانە زانستی و زمانەوانیەکان خولی پەروەردەیی و ئاینی و ئاکاری بەرزیان پێدەوترێتەوە. بەشداریمان کردووە لە خولی پەروەردەیی بەرەولووتکە کە بەڕاستی سوودێکی زۆری بۆ ئێمە هەیە، هەروەکو ساڵانی پێشترش کە کراوەتەوە بەشداریمان کردووە، سوودێکی زۆرمان لێ بینیوە. لەم خولەیە بەدەر لە زمانی ئینگلیزی بەیەغ بە لایەنە پەروەردەییەکەش درراوە کە بەڕاستی سوودێکی زۆری بۆ ئێمە هەیە. مامۆستاکان زۆر لەگەڵمان هیلاک ئەبن و سوودێکی زۆرمان لێ بینیوە کە ئێمە تەنها بەیەغ بە خوێندنی کتێب ناین، بەڵکو ئەمانەوێت بە گفتوگۆ بکەین کە خوێندنەکەمان وە بێت تەنها سوودێکی بۆ خۆمان نەبێ، بەڵکو بتوانین بە متمانەوە قسەی پێ بکەین لە بە پێ و ئاستەی کە خۆمانەمانە لە شوێنە جیاوازەکانی ژیانە. و لەم خولە پەروەردەیە بایەغ بە گەشت و لایەغ بە دەرونی قوتابیەکان دراوە کە بەڕاستی کەشێکی ئارامیان بۆ دابین کراوە. بۆ پشووی وەرزیاوین ناوەندی هەڵەبجە دەیان خولی پێگەیاندن و پەروەردەیی و زانستی و زمانەوانی و تەجوید و لەبەرکردنی قورئانی پیرۆزی کردوێتەوە و ژمارەی فێرخوازانی زیاترە لە 300 بەشدار بوو. ڕێکخراوەکە لەگەڵ بەڕێوەبردنی خولەکانیش گرنگی دەدات بە گەشتی زانستی و سێران و سەردانیکردنی ناوچە شوێنەواریەکان. ئەمە ژوای کردووە ساڵانە ژمارەی بەشداربووان بۆ خولە جیاوازەکان زیاتر ببێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.